عزیزان دووبارە سڵاوتان لەبێ. پەیمانگای ڤیۆ گروپ بۆ ڕاهێنان و پەرەپێدان هەنگاوێک بۆ پەرەپێدانی تواناپیشەیەکان لە کوردستان بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەرک و چالاکیەکانی ئەم پەیمانگایە ئەمڕۆ لە دیداری یەکەمانە بە باشمانزانی کامیوانداری بەڕێز توانە عەبدوڵڵا بکەین کە بەڕێزیان بەڕێوەبەری ڕاهێنانن لە پەیمانگا. کاک توانە بەخێرهاتی. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس. کاک توانە پێمان خۆشە کە مێژووی دروستبوونی پەیمانگەکەمان بۆ باس بکەیت. بەڵێ زۆر سپاس. پەیمانگای ڤیۆ گروپ وەکو پەیمانگایەکی پیشەی ئەهلی لە کوردستان لە شاری سلێمانی لە ساڵی 2006 دامەزراوە لەلایەن بەڕێز ئەندازیار کاک عادل مەولەوی و کۆمەڵێک ئەندازیاری هاوکاری وەکو پێویستیشی ئەو سەردەم بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایی کە هەبوو لە بواری ڕاهێنانی پیشەی بە تایبەتی پیشەی ئەندازیاری لە کوردستاندا. پەیمانگای ڤیۆ گروپ دامەزرا بە کۆمەڵێک خولی ڕاهێنانی ئەندازیاری، پاشان وردە وردە کار و چالایەکان فراوانتر کرا، کۆمەڵێک خولی سەلامەتی و تەندروستی و بواری پەرەپێدانی گرتەوە. پاشان لە ساڵی 2015 تا کۆمپانیای ڤیۆ پایۆنێر دامەزرا کە بوو بە چەترێک بۆ کۆکردنەوەی پەیمانگای ڤیۆ گروپ و کۆمەڵێک دامەزراوەی تر کە کارەکان فراوانتر کرا و کارەکان بەرەو پێشتر زۆر باشە. ئێمەش پێمان خۆشە کە بزانین ئامانج لە دروستبوونی پەیمانگاکە چییە؟ بەڵێ وەکو باسمان کرد پەیمانگای ڤیۆ گروپ پەیمانگایەکی ڕاهێنانی پیشەی ئەهلیە بۆ بەرزکردنەوەی توانە کەسیەکان و توانە پیشەیەکان. خۆمان دەزانین هەر کەسێک هەر تاکێکە لە پیشەیە کار دەکات بیدایەت بڕوانامەیەکی ئەکادمی وەردەگرێت لە زانکۆی یاخود پەیمانگا، پاشان کە ئەچێتە بواری کارکردنی عەمەلی و بواری پراکتیکیەوە ئەو بڕوانامەی کە وەری گرتووە تەنها بەز نییە، بەڵکو لە سیڤەکەی خۆی کە پێشکەشیەکە بۆ کارێک یاخود لە شوێنێکە داوای کارێکەکە بەشی فۆکەسی زۆر دەخەنە سەر ئەو بابێک کە چەندێک ڕاهێنانی بینیوە لە بوارەکەی خۆیدا. بەهۆی بەداخەوە نەبوونی پەیمانگایەکی وا کە بە تایبەتی لە بواری ئەندازیاریدا کە لە کوردستانە هەبێت، پەیمانگای ڤیۆ گروپ بە ئامانجی ئەوەی ئەو بۆشایە بڕ بکاتەوە کادیرەکانی کورد تاکەکانی کوردستانی خۆمان توانەکانیان بەرز بکرێتەوە لەو بوارانەی کە ئیشی تێاکەین. بەڵێ ئەمانی بزانین کە زۆرترین ئەو کارانە یاخود ئەو بوارانەی کە هەڵێبژێرن لە ناو پەیمانگاکەیە کار بکەن چی؟ بەڵێ خۆی هەڵبژاردننی کارەکان ئەگەر باسی ڕاهێنان بکەین، ڕاهێنانەکان بەشێکی زۆری ئەو پێویستیانەیە کە لە بازاڕی کارە لە بواری بڵین پیشەیەکانە هەیە، بەشێکی ئەوەیە، بەشێکی تریشی ئەو بیرکردنەوە و یاخود ئەو ئاواتانەیە کە ئەو ئامانجانەیە کە پەیمانگای ڤیۆ گروپ و کۆمپانیای ڤیۆ پایۆنێر دایانێ بۆ بەرەو پێشخستنی کوردستان. ئامانجەکان بریتین لە چی؟ بەڵێ ئامانجەکان بریتین لە وەکو باسمان کرد بەرەو پێشبردننی تاکی خۆمان، تاکی کورد و لە بوارە پیشەیەکەیاندا. یەکەم دووەم هێنانی خیبرەی وڵاتانی دەرەوە، ئەو بڵین لەو بوارەی کە کاری بۆ نمونە لە بواری ئەندازیاریە لە سەلامەتی و تەندروستی واقعی خۆمان چۆنە بەرەو پێشی بەرین و لە هاوشانی ئەوەش لە خولە نێو دەوڵەتیەکان بتوانین بهێنینە کوردستان و بەرەو پێشیان بەرین. توانە هەموو ئەو کارانە بکەن کە لە دەروی وڵات پێویستە لە لای ئێمەش هەبێت؟ تا ڕادێکی زۆر هەوڵمان داوە. بۆ نمونە ئێمە پەیمانگای ڤیۆ گروپ ئێستا هاوبەشی کارە لەگەڵ کۆمەڵێک دامەزراوەی ناوخۆی دەرەوە. ئەگەر باسی ناوخۆیەکان بکەین لەگەڵ زۆربەی دامەزراوە حکوومیەکانی هەرێمی کوردستان و سندیکا پیشەیەکان بە تایبەتی یەکێتی ئەندازیارانی کوردستان کە تەنسیقێکی زۆر باشەیەوە و زانکۆی سلێمانی کە هەمانگیەکی باشەیەوە، نێو دەوڵەتەکانیش ئێمە لە ساڵی 2013 بووین بە یەکەمین پرۆڤایدەری پەیمانگای ئاوێشی بەڕێتانی بۆ سەلامەتی و تەندروستی کە لە ساڵی 1945 هەیە و بە خۆشحاڵیەوە ئێمە یەکەمین پەیمانگای کوردستانی و عێراقین کە ئەو لیسنسی ئەوانمان وەرگرتووە بۆ ستانداردانی کە ئەوان هەیەە لە ئێمە هاتوۆتە دی و چەندەها کەس لێرە خولی بینی و بە هەمان ستاندارد و بڕوانامەی ئەوان و بە خۆشحاڵیەوە هەروەها هاوبەشی کارین لە کۆمپانیای موڤ موبیلیتی هۆڵندی لە بواری ماسەرپلانی هاتوچۆ و گواستنەوە کە بەردەوام خولمان هەیە لە وڵاتی هۆڵندا بۆ ئەندازیاران، بۆ خاوەنکاران، بەڵێندەران کە لێرەوە ئەڕۆن خولێکی سێ ڕۆژی تا هەفتەیی دەبینن لەوێ لەسەر ئەو بابەتانی کە لەوێ ئەگوزارێ ئەو تازەترین پێشکەوتن لەوێ ئەبینن بە چاوی خۆیان و پاشان هێنەوە بۆ کوردستان لە بوارەکەی خۆیانە کاری پێکەن و بەرەو پێشی ئەبن. زۆر باشە. باست لە وڵاتی هۆڵندا کرد. پێم خۆشە کە بزانین ئەو خولانە زیاتر چین کە لە وڵاتی هۆڵندا بنرێن. بەڵێ ئەمە خولێکمان هەیە بەرنامەیەک بە ناوی نۆلێج ترانسفێر، ینی گواستنەوەی زانیاری لە نێوان وڵاتی خۆمان و وڵاتی هۆڵندایە. بەڵێ ئەو کەسانەی کە لێرەوە ئەڕۆن بۆ وڵاتی هۆڵندا خولێکی وەکوتمان سێ ڕۆژی بۆ 5 ڕۆژی ئەبینن، لەوێ ئاشنا بن بەوەی ئەو بنەمایانی کە
ئەو وڵاتە پێشکەوتووە لەسەری و پێشیان خستووە ئەو بنەمایانە چین ینی لەوێ ئەو کەسانەتی ئەگەن کە بنەماکان هەمان بنەمان بەڵام ئەگونجە میکانیزمەکان جیاواز بێ بە چاوی خۆیان پێشکەوتنەکان ئەبینن بۆ منە لەواری پاسکیل سواریە بۆ منە وڵاتی هۆڵندا یەک لە سەرسی دانیشتوانەکەی پاسکیل بەکارێنن گواستنەوەی گشتی یەک لە سەرسێ واتە کارێکیان کردووە کە لێ دائیمە باسەکەن خبرەی خۆیان بۆ ئێمە گەڕنەوە ئێمەش مشکلەکانی خۆمان بۆوان باسەکەین دائیمە ئەوان ئەوە دووپاتەکەنەوە کە تاکەکانی کوردستانیش فەرقیان نییە لەگەڵ ئەوانە بەڵام هەوڵدانی ئەوێت و ئەبێ کەسێک هەبێ ڕێنیشان دەربێ پەیمانگای ڤیوگروپ و کۆمپانیای ڤیپیانەر هەوڵەیە ئەو نێوەندگیریە بکایانی بۆ پێشکەوتنی کوردستان. بەڵێ ئەمانەی بزانین کە چۆن توانیوتانە ئەو ئەرک و چالاکیانی ئەوان کە خۆیان ئەوان لە گروپەکەی خۆیانە ئەنجامێن ئێوەش بیگوازنەوە بۆ گروپەکەی خۆتان. بەڵێ ئێمە ساڵی 2014 وەکووتمان کە وەفتێکی ڤیپیانێر و ڤیگروپ سەردانی ئەمەیان کرد ئەندازیارێکی خۆمان شاری سلێمانی لە ئێوە ماوەسا عیمران بەڕێزیان تقریبەن وەکو ناوەندگیریەک لە بینی ئێمە ئەوانە کە چاوساقێکی باش بوون بۆ هۆکاری ئەوەی کە عەقدێک بکۆسین لەگەڵ ئەو کۆمپانیایە کۆمەڵێ بوارە ئیش بکەین یەکێک لەو بوارانە ڕاهێنان بوو ئەبێکی تریشان ماسەرپلانی هاتوچۆ گواستنەوە کە بە خۆشحاڵیەوە ئێستا ماسەپلانی دەربەنیخان بۆ 10 ساڵی ئایندە 2007 بۆ 2027 کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە بۆ جێی ماغی خۆشحاڵیشە لەم کاتی قەیرانەدایە هیچ کولفێک لەسەر حکومت ناکەوێت بەڵکو فەندمان لە وڵاتی هۆڵنداوە بۆ وەرگرتووە و ئێستا لە جێبەجێکردنەوە ئینشاءڵڵا لە داهاتوویەکی نزیکە نەکانی ئەبینیت بەرهەمەکانی کاک تواناجیکە لە بواری ئەندازیاری پێم خۆشە لە بوارەکانی تریشا کەمێ قسەماوە کە بزانین ئەرک و چالاکیەکانی ئەو بوارانەی ترجێکە پێشکەشی گروپەکەیەکات. بەڵێ وەکو وتمان بەشێکی ڕاهێنانە بەشێکی تریمان پەرەپێدانە پەرەپێدانەکان کۆمەڵە بواری زۆری گرتوتەوە بۆ نمونەکردنەوەی چەندی سیمینار بۆ لەسەر ئاستە جیاوازەکان سپۆنسەرکردنی ئەو بڵێن ئیڤنتانێک کە ئەکرێت لە کوردستان و لە شاری سلێمانی و بەشێکی تریشان بە نیشتیمان بە جیایزکردنی بەشێکمان هەیە جیایز کە بەشێکی زۆر ئەکتیڤن و کۆمەڵە کاری ناوازە و دەگمەنمان کردو بۆ نمونە بە جیایزکردنی کارەساتی هەڵەبجە کە ئەمە کارە بوو لە ساڵی 2011 کرا نزیکی 9 مانگی خایەن کە ئەو کارەساتە نیشتیمانیە کراوە بە جیایز بە دۆکیومنتکردنی کارەسات بۆ نمونە لەسەر نەخشەیەک هەموو گۆڕە بە کۆمەڵەکان ژێرزەمینەکان شوێنی شەیدبوونی بڵین هەڵەبجە نەخشەی عەسکەری شەیدکردنی هەڵەبجە ئەمە هەمووی کراوە بە داتابەیسێک و جیایس و کاری لەسەرکراوە هەوڵ دراویشە ئەم کارە ببرێتە ناو دادگای لاهای نێودەوڵەتی بۆ ئەوەی بە هەموو جیهان بناسرێەوە ئیشاڵا لە بەرنامەیە کاری زیاتر بکرێت و بەشێکی ترمان کاری پیشەیە بە خۆبەخشی بە شێوازی خۆبەخشی ئەمەش بۆ نمونە کۆمەڵی گەنجمان هەبوو خولی ڕاهێنانیان پێبینراوە بڵێن بە خۆبەخشی پاشان کۆمەڵە کاری ناوازە کراوە ئەمەش لەو دیدگای لەو ئامانجانەی کە ڤیوگروپ کاری لەسەرەکە کە هەموو کەسێک توانایەکی شاراوی هەیە دەریان بخات بۆ نمونە 3 کاری ناوازە کرا لە شاری سلێمانی و پێشکەشی پارێزگای سلێمانی و فەرمانگە پەیوەندیدارەکان کرا بۆ نمونە بە جیازکردنی مۆلیدا ئەهلیەکانی ناوشاری سلێمانی بە جیازکردنی کارگەکانی ناحیەی بازیان بە جیازکردنی کەرتی پەروەردە لە قەزای شارباشێر کە ئەمە هەریەکان سێکتەرێکی گرنگە بۆ بەرەو پێشخستن وەکو نمونەیەک پێشکەشی حکومەت کرا کە بۆ ئەوەی لە مودواکاری لەسەر بکە و بۆ کارەکانی خۆیان سوودی لێ ببینن. باشە دەستان خۆش بێ. باس لە کارەکانی حکومەتی هەرێم کرد ئەمانێ بزانی کە ئەوان چۆن هاوکاری ئێواکەن یاخود چۆن پێشوازی لە کارەکانتانەکەن. بەسپاسەوە تا ئێستا ئەمە هەچ کارێکمان هەبوو بێت تەمان بە تەنسیقە لەگەڵ لایانی پەیوەندیدارە بۆ نمونە ئەو کارە خۆبەخشیانی باسمان کرد بۆ ئەوەی هەڵەبجە پێشتر پرۆپۆزەڵ شتەکان پێشکەشی وەزارەتی شەیدان ئەکرێت بۆ نمونانی شەیدان یاخود هەر فەرمانگەی پەیوەندیدارەکرێت بە خۆشحاڵیەوە کە لە فکرەکەتی ئەگەن دەعمانە ئەکان ئیترە وەختە ئێمە بۆ وەرگرتنی داتا بەکە ئاسانیمان بۆکەن نووسراوەکەن بۆ لایەنە پەیوەندیدارەکان و ینی ئیستیجابێکی زۆر باش هەیە و تا ئێساش گرفتێکی وانە بۆکەس باشەکەەوە تا توانین بڵین بە هاوکاری ئێوە حکوومەتی هەرێم توانیتوانە گروپەکە بە تەواتی بەرەو پێش بچێت. بەڵێ تا اینجا پەیمانگای گروپیش خۆی بڵین تۆمار کراوە لە وەزارەتی پەروەردە بەشێکیشە هەر لە پەیمانگە ئەهلیەکان لە بەڕێوەبەراتی پەروەردەی سلێمانی کە تەنسیقێکی تاو هەیە لە کار و چالاکیەکان و هەموو ئەو کارانی کە ئیکا پەیمانگای گروپیش تا ئێستا نزیکی 100 خولی وتۆتەوە لە دامەزرانیەوە لە 125 خولەکانی زیاتر خۆبەخشی بووە و بەشێک لەو خۆبەخشیانە کە دائەندێت بەشێک لە کورسیەکان بۆ فەرمانگەکانە کە ئەنی چۆنڵی ڕەبتێکی تاو هەیە لە نێوان ئێمە و فەرمانگانی حکومەت. زۆر باشە. ئەمێ بزانم کە هەوڵتان نایەوە کە گروپەکە فراوان بکەن جگە لە وڵاتی هۆڵندا بۆ وڵاتانی تری هەرێمی کوردستان بەرن.
وەکو باسمان کرد ئێسامە تەنها بڵین پرۆڤایدەری ئایۆشی بەڕێتانی و موبیلیتی هۆڵندین و لەگەڵ چەند زانکۆیەکی هۆڵندا بوون زانکۆی ساکسۆنی شەر پەیوەندیمانەیە بەڵێ بەرنامەمان هەیە کە کارەکان فراوانتر بکەین و بتوانین زۆرترین کار و چالاکی وڵاتان و ئەو فکرانی کە بەرەو پێشبردنی وڵاتێکی خۆمان بە پێویستی خۆمان بیهێنینەوە و هەلیش بڕخسێنی بۆ گەنجان و کەسانی شارەزای خۆمان کە ئیشی تیا بکەن و وڵاتەکەمان بەرەو پێش بەرین. زۆر باشە. ئەمانەیە بزانین کە هیچ کەسێکە چۆتە دەروی وڵات و ئەو خوڵانی بینیەوە کە هاتۆتەوە ناو هەرێمی کوردستان توانیوەتی خزمەتێکی باشکە بەپێی ئەو هەموو معلوماتی کە فێر بۆ لەوێ؟ بەڵێ ئێمە کوتمانە بەرنامەکەی بە تایبەتی هۆڵندا نۆلێج ترانسفەری ناوەگواستنەوەی زانیاری بە خۆشحاڵیەوە هەر گروپێکە ئەڕوات و ئەگەڕێتەوە لای ئێمە فیدباک وەرئەگرین بە خۆشحاڵیەوە بۆ نمونە خەڵکمان هەبووە بە ناوبانگ ناسا و کەسایەتی ناسا و لە شاری سۆمسۆماڵە ینی هاتۆتۆ کۆمەڵێ شتی بۆ دروست بووە کۆمەڵێ بیرۆکەی بۆ دروست بووە کە ئێوێ لە ئێسا و ئیشی لەسەر بکە و شوێنەکەی خۆی بەرەو پێش بەرەوە ئەمە نمونەیە بوو نمونەکانیش لە ناو شارە بۆ ئەو بەڵەندەرانی ڕۆشن هاتوونەتەوە کۆمەڵە بیرۆکەتری بۆ هاتووە ئەنی داوایەکە ڕۆژانە سەردانمانەکە پەیوەندیەکە کە فراوانی بکە ئەوش لەو بوارەی خۆی ئیشی لەسەرەکە بەرەو پێش بەرە ئەمە جێی دڵخۆشی ئێمەیە و ئومێدەواریشین لەو ئامانجی کە دامانەوە نزیک بینەوە بەرهەمەکەی ببینین لە ساڵانی ئایندا. زۆر باشە. ئەمانەیە بزانین کە کار و پرۆژەکانتان چیە لە ئێستا بەنیازی چین یاخود لە داهاتووە ئەتانێ چی بکەن؟ بەڵێ لە ئێستادا کۆمەڵێک پرۆژەمان بەدەستەوەی کە لەوانە پرۆژەی سیتیلابە لەگەڵ زانکۆی سلێمانیە و هەروەها پرۆژەیەکی تریشمان بەدەستەوە بۆ خولی خوێندکاران لە وڵاتانی دەرەوە بەس جارێ ئەوە زۆر ئینشاڵڵا لە ئایندا. زۆر باشە. ئێمە چاوەڕوانی دەست خۆش بێ کاکتوانە سپاس بۆ ڕێنماییەکانت بە خێراتی سەرچاوان ئێمە شتێکمان نەماوە ئەگەر بەڕێستان شتێکتان ما بێ ئێمە خۆشحاڵ. بەڵێ سوپاسیەوەکەین سوپاسی خاکتیڤیەکەین چۆن شعاری خاکتیڤی تەلەڤیزیۆنی هەمووانە ئێمەش پەیمانگای ڤی گروپ هەڵمانەوە پەیمانگای هەمووان بێ و بۆ هەمووان کار بکە و خزمەت و بەرهەمەکانی بۆ هەمووان بێت. زۆر سپاس بۆ سەرچاوان کاکتوانەمان بۆمان کردی بەخێر بێت. خۆشەویستان ئێمەش بشوێکی کورد وەرەگرین و دووبارە گەڕێم وڵاتان بینێرمان.